تندبوونەوەی سەرکوت و هەڵچوونی خەباتکارانە لە کۆمەڵدا. لە ماوەی یەک هەفتووی ڕابردوودا خەبات مانگرتن و ناڕەزایەتی لە شارەکانی ئێران بەردەوام بوو. ڕۆژی سێشەممە 23 مانگی جۆزەردان بازاڕیان و کاسبکارانی سەقز و دواتر بۆکان لە ناڕەزایەتی بە دەست بەسەرکرانی 40 کەس لە ئەندامانی بنەماڵەی دادخوازان ڕۆژی 19 مانگی جۆزەردان و هەروەها هەوڵی شارەداری بۆ تێکدانی ئارامستانی ئایچی سەقز و بۆ ئەوەی گڵکۆی ژینا ئەمینی هێمای شۆڕشی ژن ژیان ئازادی لەبەر چاوان بشارێتەوە مانیان گرت. ئەم مانگرتنە کە لەلایەن بەشێک لە بازاڕیانی سنەشەوە پشتیوانی لێکرا خاوەن کاریگەری و ئەرێنی هەڵسەنگێندرا. کاک مەجید ئەمینی باوکی ژینا ئەمینی لە نامەیەکی ڕێز لێناندا بوێری بازاڕیان و کاسبکارانی بەرز نرخاند. ڕۆژێک دوای ئەو مانگرتنانە واتە ڕۆژی چوارشەممە 24 مانگی جۆزەردان 50 خوێندکاری زانکۆی هونەر لە ناڕەزایەتی بە ئیجباری بوونی مەقنەعە لە پەردیسی باخی ملی ئەم زانکۆیە مانیان گرت. ئەم مانگرتنە لە کۆمەڵگەی خوێندکاریدا دەنگدانەوەیەکی بەرینی بوو. کۆمەڵێک لە خوێندکاران ڕوو بە حراسەتیەکان و هێزە سەرکوتگەرەکان کە هێرشیان کردبووە سەر خوێندکارانی مانگرت و هەروەها ڕوو بە ئامرانیان نووسیان. لە نێوان ئێمە و ئێوەدا دەریایەک لە خوێن فاسلە هەیە. ئێمە کە ئێستا نزیک بە ساڵێک دەبێت کە بووینە ئێمە هیچ قسەیەکمان لەگەڵ ئێوە نییە بێجگە لە یەک وشە. نا دوای جەختکردنەوەی سەر لە نوێتان لەسەر ئاپارتایدی جنسیەتی و ئامادەبوون بە مەقنەعەی ناچاریەوە لە زانکۆ، دوای گرتنەوەی ئاو و توندوتیژی نواندن دژ بە هاوڕێکانمان کە تەنیا لە ڕاستای داکۆکی لە بەرابەریدا لە پەردیسی باخی ملی مانیان گرپوو، ئێمەش سەر لە نوێ جەخت دەکەینەوە کە هیچ شتێک ناگەڕێتەوە بودواوە. ئەم ئاسمانە تەنانەت دوای ئەوەی کە بەردەوام ئەستێرەی لە یەکوژێنەوە هێشتاش نوقمی ئەستێرەیە. لەو برینەی کە لە مانگی خەرماناندا زاری کردەوە هێشتاش خوێن دەشۆڕێ و ئێمە ڕاوەستاوین دەست لە نێو دەستی یەک بۆ ئازادی. خوێندکارانی زانکۆی ئەلامە بۆ هاوپشتی لەگەڵ خوێندکارانی زانکۆی هونەر بەیانیان بڵاو کردەوە و لە بەشێک لە بەیانەکەیاندا نووسیویانە ئەوەی کە چوارشەممەی ڕابردوو لە زانکۆی هونەر ڕوویدا بەلای هیچ کامانەوە نامۆ نەبوو. ئێمە هەرەو کەسانین کە لە یەک ساڵی ڕابردوودا تون دەستمان لەسەر برینی گەروی یەکتر و جەستەمان داناوە و هاوار و دەنگی هاوڕێیانی بەندکراومان بووین. وتومانە و نووسیمان سرودمان سەرداوە و بە دەنگ و سەڵای خۆمان واها لەرزەمان خستۆتە جەستەتانەوە کە لەگەڵ هەر کۆبوونەوە و مانگرتنێکمان زرێ لەبەر و قەڵغان بەدەست دێنە مەیدان. خوێندکارانی زانکۆی فێردەوسی مەشهەد بۆ پشتیوانی لە خوێندکارانی زانکۆی هونەر نووسیان لە ناخی هەر شۆڕشێکدا کۆمەڵێک هەزینە دەدرێت، بەڵام ئەوەی ئێمە ئەزمموی دەکەین نەک هەزینە بەڵکو ژیانە لە دڵی شۆڕشدا. ئاڵوگۆڕ بە نەسیمێک کە لە سەقزەوە هەڵی کردووە ئێستا سیەکانمانی پڕ کردووە. ئاڵوگۆڕێک لە بێکرداریەوە بەرەو جوڵان و وە کارکەوتنێکی بەردەوام. ئێوە ئەی خوێندکارانی زانکۆی هونەر، ئێوە ڕۆحی ئەم شۆڕشەن، ئێوە هونەری ئەم کردارە و جوانی ئەم بزوتنەوەن. ئێمە خوێندکارانی زانکۆی فێردەوسی مەشهەد پشتیوان هاوخەبات و هاوڕێ ئێوە خوێندکارانی زانکۆی هونەر دەبین. بەرخۆدان ژیانە، بژی ژن ژیان ئازادی. کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی مازەندەران لە ڕاگەاندنێکدا لە ڕاستای پشتیوانی لە خوێندکارانی زانکۆی هونەر نووسیان، ئێوە نووسیتان کە ڕاوەستاون دەست لە نێو دەستی یەک بۆ ئازادی. ئێمە جەخت دەکەینەوە کە دەستەکانمان لە نێو دەستی یەکتردایە. ئێوە بە تەنیانین، ئێمە لە پاڵتاندا ڕاوەستاوین. خوێندکارانی زانکۆی تربیەت مدەڕز لە بەیانیەکی هاوپشتیدا لەگەڵ خوێندکارانی زانکۆی هونەر وتیان ئێمە خوێندکارانی زانکۆی تربیەت مدەڕز بێدەنگی بەڕەوا نازانین. شان بەشانی خوێندکارانی هونەر ڕادەوەستین و نایەڵین بڵێسەکانی خەبات لە زانکۆکان و کۆمەڵ بکوژێننەوە. استبداد دەڕوات و هەوای ئازادی جەستەمانی گەرم داگیرساندووە. خەبات درێژەی هەیە. ڕۆژی 26 مانگی جۆزەردانی 1402 شۆڕای سازماندەهی ناڕەزایەتی کرێکارانی ناڕەسمی نەوت واتە ئەرکان سالس
ڕاگەیاندنێکی هێرشبەرانەی بڵاو کردەوە و تێیدا دەلیلی هێنایەوە کە لایەحەی حەوتمی تەوسەعات دژی کرێکاریە و لایەنگری خاوەنکار و ڕەتی دەکەینەوە. شۆڕای سازماندەیی ناڕەزایەتی لە هەمان تاریخدا ژمارەیەک نفوزی لە نێوان مانگرتواندا ئاشکرا و خوازیاری بایکۆتیان بوو. ڕۆژی 28 مانگی جۆزەردان گروپی هەکەری قیام تاڕوخاندن نامەیەکی زۆر مەحرەمانەی وەزارەتی ئیتلاعاتی بۆ سەرۆک کۆمار بڵاو کردەوە. لەم نامەیەدا وەزارەتی ئیتلاعات دانی بە بەرینبوونی مانگرتنی کرێکارانی پیشەسازی نەوت و گازی ئێران و سەرسەختی نەفگەران لە پەیوەند لەگەڵ درێژەی مانگرتندا ناوە و خوازیاری دەرکرانی ناڕازیان و دامەزراندنی مانگرتن شکێن بووە. خاوەنکاران و کاربەدەستان نەیانتوانی ڕێگا چارەیەک بدۆزنەوە. لە بەرامبەر فەزای خەباتکارانە و پرشوری خەڵکدا سەرانی ڕژیم و دەستە و تاقمەکانیان ئەو پەڕی هەوڵیان داوە تا بە تونکردنەوەی شێوازی سەرکوتگەرانە لەگەڵ خەڵکی تێکۆشەر و شۆڕژگێر ڕوبەڕوو ببنەوە و ئاگری ناڕەزایەتیەکانیان خاموش بکەن. بەڵام هەموو دیاردەکانی خەباتکارانە دەرخەری شکست هێنانی ئەم هەوڵانەیە. ئەو ڕاستیانەی کە ئاماژەیان پێدرا لە نمونە بەرچاوەکانی شۆڕشی ژن ژیان ئازادین. شۆڕشگێران و تێکۆشەران خەریکن خۆیان ڕێک دەخەن. ڕێبەرانی زیاتریان پەروەردە کردووە و لە هەر کوێیەک بە گونجاویان زانی بێت سەر لە نوێ گەڕاونەتەوە بۆ سەر شەقامەکان. سەرانی ڕژیم و خاوەنانی سەرمایە ئەم جار ئیمکانی دەربازبوونیان لە دەستی بەهێزی ئەو شۆڕشگێرانە نییە کەوا خەریکە بە شێوەیەکی بنەڕەتی و بەرین پەرەدەستێنن.